سڵاو قوتابیانی خۆشەویست، هیوادارم هەمووتان تەندروست و لەشساغ بن. ئەمڕۆ لە کۆمەلگای بارزینە حکومی وانەیەکی زۆر گرنگتان پێشکەش دەکەم. تکایە زۆر بە جوانی و بە وردی گوێ لە من بگرن هەتاوەکو سوودی هەبێ بۆتان. گەشەی لەش و درێژبوونی باڵا. ئێوەی منداڵ لەم کاتەدا بە چەند مەرحەلەیەک تێدەپەڕن. پێویستە جۆرایری ڕێنمایەکانی من بنێستە. گەشەی هەر منداڵێک لە دوو گەشە پێک دێ. گەشەی مێشک، گەشەی جەستە. گەشەی جەستە چێ بابزانین؟ گەشەی جەستە پێکاتوە لە ئێسک، ماسوولکە، دەمارەکان، خانەکان. ئەگەر هاتوو نەقسەک هەبی لەو دوو بەشە، نەقسەبی لە گەشەی مێشک یاخود نەقسەبی لە گەشەی عەزەڵات هەیکەلی جسممان، ئەوە کەواتە ئەو کەسە ناتەندروستە. باشە؟ کەواتە ناتەندروستە. بۆ ئەوەی کە بمانێ ببین بە کەسێکی تەندروست، پێویستە جۆرایری چەند ڕێنماییەک بین. و هەروەها هەندێک هۆکار هەیە کەوا دەکات منداڵ گەشە نەکات بە تەواوی، باڵای بەرز نەبێت، یاخود ئێسکەکانی گەشە نەکات، یاخود تووشی ئێسکە نەرمە بێت. کاتێک لە ڕێگا دەبینین کەسێک دەڕوا، نەخۆشیەکی هەیە، ئەویش پێی دەڵێن ئێسکە نەرمە. ئەو ئێسکە نەرمەیە هەندێک جات ژیناتیکە بۆ ماوەییە، لە باو و باپیران دەبینێتەوە. باشە؟ بەڵام هەندێک جاریش حالەتی تر هەیە کە چارەسەر دەکرێت. ئێستا من لێرە ئاماژە بە چەند خاڵێک دەکەم. ئەو هۆکارانە چین؟ یەکەم خۆراکەکان. خۆراکەکان بزانن ئەو خۆراکانێک کە پێویستە منداڵ بیخوا هەتاوەکو یارمەتی بدرێ بۆی جەستەی زوو گەشە بکات. ماسوولکەی، ئێسکی، مێشکی، هەتاوەکو جەستەی گەشە بکە و باڵای درێژبی. یەکەم شت هێلکە. هێلکە پڕێتی لە پرۆتین، پڕێتی لە کالسیۆم، پڕێتی لە ڤیتامین دی. ئەگەر تۆ بتەوێت درێژبی پێویستت بە پرۆتین، کالسیۆم، ڤیتامین دی هەیە. ئەم سێیە هۆکاری زۆر سەرەکین بۆ ئەوەی درێژبی، بۆ ئەوەی زوو گەشە بکەیت. باشە؟ و هەروەها چی تری تێدایە؟ فۆسفۆرە تێدایە، ئۆمێگا 3 کە ئەمانەش پێویستن بۆ تۆ هەتاوەکو درێژبی. کەواتە ئێستا فێر بوون، شتێک فێر بوون، چی دەخۆین؟ هێلکە. باشە؟ دووەمیان جێمان لێ بووە دەڵێن شیر زۆر باشە. فەعلەن شیر زۆر باشە. شیر چی تێیە؟ پرۆتین و ڤیتامین دی تێدایە. تۆ پێویستە پرۆگرامێک دابنێ شەو پێش ئەوەی 2 سەعات بەر لە خەوتن گڵاسێک شیر دەخۆمەوە، هەتاوەکو ڤیتامین دی وەرگرم، پرۆتین وەرگرم، کالیسیۆم وەرگرم. باشە؟ و هەروەها خواردنێکمانەیە پێ دەڵێن سۆیا. سۆیا شتێک لە پاتاتە بچووکترە، لە بازارەکان دەست دەکەوێت، بەڵام ڕێژەیەکی زۆر ناخۆی، چونکە پرۆتینێکی زۆری تێدایە. ئەگەر ڕێژەیەکی زۆر بخۆی زەرەری دەبێت، نەک قازانجی دەبێت. باشە؟ کەواتە ڕێژەیەکی کەم دەخۆی. مزانین چی تێدایەوە؟ سۆیا پرۆتین تێدایە، پڕێتی پرۆتین تازە گوتم، کالیسیۆمی تێدایە، و هەروەها ئایرۆنی تێدایە. باشە؟ ئایرۆن چییە؟ بۆ خوێنمان زیاد دەکات. کە خوێنش زیادی کرد، سووری خوێنت لە دەستمت کە زیادی کرد، زیاتر گەشە دەکەیت. دڵمان گەورە دەبێت، ماسوولکەمان گەورەتر دەبێت، و هەروەها ریاضەش دەبی لەگەڵ بکەین. ئێستا دێنە سەر بابەتی ریاضەی. باشە؟ گۆشتی سوور. گۆشتی سوور زۆر گرنگە بیخۆن. ئەلکەرناتین تێدایە کە چەوری دەستێنی. باشە؟ ڤایتامین B12 تێدایە، پڕێتی لە پرۆتین، نزیکی 24 گرام پرۆتین تێدایە. کەواتە لەمە بۆ دووە گۆشتی سوور دەخۆین، بەڵام نەک هەموو ڕۆژ بە پرۆگرامێکی جوان دەیخۆین. مریشک پڕێتی لە پرۆتین. باشە؟ مریشک بە پێی ڕێژەیەکی دیاریکراو دەیخۆین. و هەروەها ماسی زۆر گرنگە، پڕێتی لە پرۆتین، و هەروەها ئۆمێگا 3 تێدایە. باشە؟ و پڕێتی لە ڤیتامین. کەواتە فێر بوونەوە ماسی ژەخۆین و مریشکی ژەخۆین، بەتایبەت بەشتی سینگی مریشک کە پڕێتی لە پرۆتین. سەوزەی گەڵادار چییە؟ وەکو بڵێن کەرەوزە، سەوزەواتەکان دەخۆی، جەرجیرە، سپێناغا، ئەوانەش هاوکاریت دەکەن بۆ ئەوەی ڤایتامینی لە جسمی زیاد بی و زووتر گەشە بکەیت، چونکە هەموویان وەکو زنجیرە پێکەوەنە. نابێت نەقس لە یەکەکە بێت، نەقس لە یەکێک نەبێت. دەبێت هەموو پێکەوە بە پلانێکی جوان دانە بەدانە ڕێنمایەکان جێبەجێکەین. سەرەزاتەکان وەکو گوێز، فستق، باوی، ئەوانە گشتیان پرۆتینن، ڕێژەیەکی باش دەخۆی، بەتایبەت بەیانیان. باشە؟ و هەروەها میوەکان دەخۆی. میوە زۆر گرنگە، چونکە میوە پڕێتی لە کانزا، پڕێتی لە ڤیتامین. نابێ بە هیچ شێوەیەک میوەکان
پشتگوێ بخێن میوە ئێمان ناکرێ باشە نووسنی تەندروستیە ئەگەر هاتوو خۆراکەی باش بخۆی ڕاضەشی باش بکەی باش نەنووی هیچ سوودی نییە کەواتە لێرە باسی شتێک دەکەین دەبێت لە کاتی نووسن و کاتی هەستانی بەیانیان یەک کات بێ نابێت و نۆ شەو بنووی بۆ نمونە هەشت هەستای بەڵام ئەو ڕۆژی مەکتەبت نییە دەدەیە مەکتەبم نییە بۆ خۆم 11 دەنوم 12 نیوەڕۆ هەڵدەستم نابێ بە هیچ شێوەیەک ئەو پرۆگرامی خۆت تێک بدەیت نۆی شەو دەنووی هەشتی بەیانی هەڵستی بەلایکەم تۆ 8 ساعت بۆ 10 ساعت خەوتنت پێویستە هەتاوەکو بچە خەوەکی قوڵ و هەروەها جەستت چی بکە گەشە بکە ئێستا چەند خاڵێک پێ دەرێن لە ژووری نووسنەکەت پێویستە جێبەجێ بکەیت یەکەم ژووری نووسن پێویستە بێدەنگ بێ نابێت زۆر تاریک بێت چاوت نەبینێ و ناشبێت زۆر ڕۆناک بێ و هەروەها بە هیچ شێوەیەک نابێت زۆر سارد بێ و نابێت زۆر گەرمیش بێ و بە هیچ شێوەیەک تەلەڤیزۆن لە ژوورەکەت نابێ چونکە تەئسیر دەکات لەسەرت باشە خاڵێکی زۆر گرنگەیە بە هیچ شێوەیەک نابێ شەو پێش خەوتن کافاین بخۆی وەکو چا باشە وەکو خواردنەوە بەتاقەکان کە ئینێرجیان تێدا وەکو تایگەرە هەر شتێکترە بە هیچ شتێک ئەوانە ناخۆی و هەروە خاڵێکی زۆر گرنگتر بە هیچ شێوەیەک شیرینیەکان ناخۆی لە هەموو شیرینیەک بە دوور دەبی 2 ساعت پێش خەوتن دەبی دوورکەویەوە لە شیرینی ئەگەر نا ئیسیفادەی نابی لە بۆت و درێژیش نابی واروە ئاخر خاڵەتوانی پێش خەوتن ژەمێکی سووک خۆراک بخۆی سووک بەڵام دوور لە چەوری بە هیچ شێوەیەک ناخۆشەوان باشە کەمێک دەتوانی کاربۆیدرات و هەروە پرۆتیناتەکان بخۆی هۆرمۆنی گەشەی مرۆڤ ئەمە هەموومان هۆرمۆنێکمان لە دەستمان پێی دەڵێن هیومان گرۆث هۆرمۆن هۆرمۆنێکەیە لە دەستمان ئەو هۆرمۆنە وە دەکات گەشە بکە گەشە چێن دەر گەشەی عەقڵ گەشەی جەستە گەشەی خانەکان بە هیچ شێوەیەک ئەم خاڵە پشتگوێ ناخی کە پێت دەڵێم ئەو هۆرمۆنە لە لەشت دەڕژێ سەعات 9 لە بۆ 12 شەو ئەتو لەو مودەتە دەنووی باشە لەو مودەتە دەنووی بە هیچ شێوەیەک نەچی تاخیری بکەیت چونکە ئەو هۆرمۆنە کاتێک لە دەستمت دەڕژێت لەو مەسافەیە 9 لە بۆ 12 دەستمت گەشە دەکات چونکە هۆرمۆنەکەی ئازدا پێت دەڵێ بڕۆ ئیشکە ئەو خانە گەورەکە ئەم ماسوولکەیە گەورەکە دەمارەکان ئێسکەکانت گەورەی دەکات عەقڵت گەشەی پێ دەکات کاتێک ئەتۆ بەخەبەری ئەو هۆرمۆنە ئیش ناکە هەر کەسێک نەنووی ئەو هۆرمۆنە لە دەستمی ئیش ناکە بە هیچ شێوەیەک باشە گرنگترین خاڵە کە شەو لە کاتژمێر 9 بۆ 12 بۆ 2 ببوورە خەوتبی خەوێکی قوڵیش بەڵام چیەکەی ئەم ڕێنمانە جێبەجێ دەکەی وەکو پێم گوتی ژوورەکەت تازە باسمان کرد ژوورەکەت بەو شێوازە بێ ئەوا پلێ گەرمی بۆ شێوازە بێ لەگەڵی باشە و هەروەها گرنگترین شت بە هیچ شێوەیەک تازە گوتم دەی بچنەوە خاڵی پێشووتر شیرینی ناخۆی پێشخەوتن لەبەرەوەی ئەگەر شیرینی بخۆی کافاین بخۆی بەم شێوازە ئەو هۆرمۆنە لە دەستمت ئیش ناکە ئەگەر هەتاوەکو ئیش دەکا بەڵام باش ئیش ناکە ئەگەر هەتاوەکو ساعت 9 بخەوی کەواتە 2 ساعت پێش خەوتن بە هیچ شێوەیەک شیرینی ناخۆی وەرزش ئێستا ئەم بابەتە بابەتی خۆمانە کە زۆر گرینگە ئەو وەرزشانێک کە باڵات بەرز دەکەن وەکو پەتپەتێن باشە سکیپ پێی دەڵێن سکیپ ئەمە سکیپ ڕۆپ و هەروەها خۆڵواسی هانگینگ بار ئێستا ڕسمەکاتان پێ پیشاندەم بەڵام ئەگەر هاتوو خواردن ناڕێک بی وەرزش بکەی احتیمالی زۆر کات زیانی هەبی لە بۆ نەقازانجیەبی ئەتۆ ڕاضە دەکەی لە ڕاضە باشە بووم بەڵام خواردنەکە زۆر خراپە کەواتە زیانی دەبێت بۆت چونکە خانە لە دەستمت تێک دەشتێ دەماری بچووک تێک دەشتێ کەواتە تۆ زیانت بۆ خۆت دروست کرد نەقازانج باشە بەڵام هەندێک تەمارین هەیە هەندێک ڕاهێنان هەیە کە زۆر تایبەتە بۆی کە درێژبی باڵات بەرژبی وە گەشە بکەیت بەڵام کاتێک پەتپەتێن دەکەین ئەم چەورێ دەسووتێنین ئەمە زۆر گرینگە بۆی باڵات بەرز بێ باشە ئەگەر هاتوو کەسێک باڵای مەسەلەن گونجاوە بۆ نمونە بەڵام کێشی زۆر کەمە بەقەدر باڵای نییە کێشی لەشی زۆر کەمە لەو حالەتە پێویستە سەردانی پزیشک بکات تاوەکو کێش و باڵای یەکسان ببتەوە باشە دوایی ئەگەر بێت و کێشی وەکو باڵای یەک نەبی خواردنیش بخۆی باش گەشە ناکەی چونکە هەر لە کێشت سەرفی دەکاتەوە لە عەزەڵەکانت سەرفی دەکاتەوە باش درێژ نابی چونکە ئەم تەمەنە زۆر گرینگە بۆ ئەوەی باشترین دەرفەتە بۆ ئەوەی خۆت بدۆزیەوە باڵا درێژ بێ چونکە دوای 18 ساڵی تۆ ناتوانی خۆت درێژکەی بە هیچ شێوازێک نەحەب نە دکتۆر هیچ کەسێک ناتوان درێژت بکە باشە ئەمە وەرزشێکە پێی دەڵێن هانگینگ بار سیرکەن ئەم کەسە خۆی هەڵواسی بە باڕێک
وە خۆی شل کردووە ئەم حالەتە چۆن دەکرێت سەرەتا بە سێ مەرحەلای دەڕوە بە سێ مەرحەلە هەنگاو یەکەم 5 سانێ دەکەی ڕادەوەستی ئەمەی ڕۆژ یەکەم ڕۆژی دووەم 5 سانێ دەکەی یەکەم جار دێ خوارێ ئیستراحەتێک دەکەی ریلاکس دەبیت چکە فلکسبلی ئەم ڕایەنانە ڕادەکێشێ ماسوولکەت فلکسبلی واتە مرونە چڕی نەرم دەکا دیسان 5 چرکە دواتر دیسان 5 چرکە بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەکەی هەتا وەکو دەگەی 6 چرکە بەیانی بیکە 7 چرکە 8 چرکە و هەتا دەگەی بە 30 چرکە 30 چرکە خۆڵەواسی دادەبەزی ڕێستێک وەردەگری 30 چرکەی تر دیسان ڕێستێک و دوایین جار 30 چرکەی تر دواتر ڕێستێک یعنی 3 جار دەکەی 3 سێت دەکەی 3 سێت 30 سانیا تا دەگەی بە 30 سانیا بەڵام لە 5 دەست پێکە چکە بیدایەت تۆزێک ئازارت دەبی لە پشتەکانت ئەمەیان پێ دەڵێن کۆبرا باشە وەکو بڵێن ناوەکە لە کۆبرا هاتووە ئێستا چ قوتابیەکم دەبێت ئێرە چ دەتوانی بێ ئەم حرەکەیان بۆ بکە ئەم جوولەیەم بۆ بکە سەرکە ئەنجامدانی ئەم جوولەیە تەکنیشی دەبێتن سەرەتا ئێستا بەرز بۆ سەرەوە سەرت بۆ سەرەوە بۆ شێوازە ڕادەوەستی هەوڵدا ئانیشکان ڕاستکەین ڕاستکە بۆ شێوازە ڕاستکە ئەگەر هاتوو مرونە و سڕیت نەرمیت کەم بوو لە پشتت بەو شێوازە دەست دەینە پێش دەست ئێستا دابەزە ئەمە بۆ ماوەی 5 چرکە ڕادەوەستی سەرەتا هەتا لەشت لێ ڕادێ دەگەی بە 30 چرکە باشە ئێستا دەست بە پاش مەراحلی دووەم پاش 20 ڕۆژ 30 ڕۆژ هەتا بە پێی توانای خۆت دەکەی دەست دەبێ پاش چکە دەست بێ پاش ئەم جوولەیە زەحمەتتر و قورست دەبێت لە سەرت ئێستا بڵم بە بۆ سەرەوە سەرت بۆ سەرەوە هەوڵ دەست زیاتر بێ سەرێ ئەمە ئێستا قورستتر ببۆی هەست بەژان دەکەی وایە قورستتر ببۆی بەو شێوازە ڕادەوەستی هەتا دەگەی بە 30 چرکە دادەبەزی ڕێستێک وەردەگری دووبارە ئەنجامی دەدەیەوە دووبارە ئەنجامی دا 30 چرکە تێ دەکەم دابەزە 30 چرکە ئیستراحەت دەکەم دابەزە 30 چرکە ڕێستی وەردەگرم هەتا ماسوولەکانی پشتت تەواو خاو ببنەوە دووبارە دوای ئەوەی کە ڕێستم وەرگرت دووبارە ئەنجامی دا بەرز بەوە بەو شێوازە 30 چرکەی تر ڕادەوەستم دوای 30 چرکە دادەبەزمەوە ڕێستێ وەردەگرم و هەڵدەستمەوە ئێستا جوولەیەک ترتان پێ دەڵێم ئەم جوولەیە بەشی دواوەی پشتت ئیش دەکات وا دەکات سڕی بنوێنی وا دەکات درێژ بێتەوە وارووا شانەکانیشت باشە ئەم شێوازە بەم شێوازە ئەنجام دەدرێتن دەستەکانت بەم شێوازە و هەروەها پشتت هەوڵ دەدەی بێتەوە خوارەوە بەو شێوازە بێتە خوارەوە چەند بێتەوە خوارەوە زیاتر سڕی دەنوێنی 30 چرکە بۆ ماوەی 30 چرکە ئەنجام دەدەی دواتر هەڵدەستیەوە هەستەوە بەو شێوازە ڕێز وەردەگری دواتر دووبارە دەیکەیتەوە بیکەوە چەند دەستت بۆ پێشەوە بینی زیاتر سڕی دەنوێنی دووبارە هەستەوە دوای 30 چرکە دووبارە ئەنجامی دەدەی 30 چرکە دەبەستی و هەروەها ئینجا ڕێستێکتر وەردەگری هەستە دەست خۆش چاپلێشی لەو لێدەن گەلە چێ دێمە ئەنجامدا ئێستا لە جوولەیەکی تر سەرەتا پێ دەڵێن تەچینگ تۆیس دەست لە نوکی پەنجە دەدەی سەرەتا دەبی دەستت بۆ شێوازە بەرزکەی هەتاوەکو ئەسەڵەکانی پشتت وڕانت خاو ببنەوە ئینجا دواتر پێدەبی پێت جۆت بێ پێت پێکەوە بەو شێوازە دابەزە خوارەوە هەوڵدا دەست لە پەنجە پێت بدەی سەرەتا لەوانەیە نەتوانی دەستی لێ بدەی بەڵام پاشی مانگێک هەست دەکەی کە ئەنجامی زۆر باشوە دەتوانین دەست لە ئەرزش بدەیت بەو شێوازە دەبی چی بکەیت چەنەگەت بە سنگت وەبنووسێنیت واروها سەرت بۆ خوارەوە هەڵدەی لە نزیک چۆکت بی بەو شێوازە 30 چرکە ڕادەوەستی دووبارە ئەنجامی دەدەی هەستەوە ڕێستێک وەردەگری و دووبارە ئەنجامی دەدەی بۆ ماوەی 30 چرکە ڕێستێک وەردەگری و دیسان ئەنجامی دەدەی کەواتە 3 جار ئەنجامی دەدەی و 3 ڕێستت هەیە بۆ ماوەی 30 چرکە باشە چاپلێک بۆ لێدەن دەستخۆش ئەم جوولەیە ئێستا ئەنجامی دەدەین پێ دەڵێن جامپینگ جاکس ئەم جوولەیە ئێستا تەکنیکت پێ دەڵێم لەگەر کردنەوەی قاچەکانت دەستەکانش بۆ سەرەوە دەبەی وەروە لەگەر داخستنی قاچەکانت دەستەکانیش بۆ خوارە و نزم دەکەی ئەستا ئەنجامی بدە بەو شێوازە دەکەی بۆ ماوەی چەند 15 بۆ 20 جار دواتر ڕێستێک وەردەگری و دووبارە ئەنجام دەدەی دووبارە ئەنجامیدەوە دەستخۆش بۆ ماوەی 15 بۆ 20 جار دووبارە وەروە دیسان ئەنجامیدا دەستخۆش دیسان 15 بۆ 20 جار
ڕێست وەردەگری و تەواو ئەمەیان چەوری لەشت دەسووتێنی وارووا هەموو عەزەڵەکانیش چڕی و نەرمی پێدەبەخشی دەست خۆشی لە چەپلەش بۆ دەدەن ئەم جوولەیان پێی دەڵێن جەمپ سکوات باشە دادەبەزی بۆ خوارەوە لەگەڵ بەرزبوونەوە لەسەر نووسی پەنجەی پێت جەمپێک دەکەی بۆ سەرەوە و دەستەکانیش بۆ سەرەوە دەبەی هەتاوەکو هەموو عەزەڵەکانت بجوولێ ئێستا ئەنجامی بدا بۆ سەرەوە دەبی دەستت بۆ سەرەوە بەرزکەوە و جەمپەکەش زۆر بەرز بیەوە ئەنجامی بدا دەست خۆش ئەمەیان چەندێکەی دە بۆ پازە جار دەکەی دوای ڕێستێک وەردەگری ئەم جاریان دە بۆ پازە دیسان ڕێستێک و جارێکتر دە بۆ پازە ڕێستێک وەردەگری جارێکتر ئەنجامی بدا باوازح بێ بۆیان دەست خۆش چەپڵێک وەدانست لێدەن هیوادارم ئەم وانەیە کە ئەمڕۆ گوتمانەوە سوودێکی باشی هەبێ بۆتان واروها بە پێی ڕێنمایەکان و ئەو پلانانێک کە گوتمان تازە باسمان کرد جێبەجێکن دڵنیا بە سوودی زۆر دەبێت بۆتان هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان دەستان خۆش زۆر سپاس بۆ بانیمتان